دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی دەستی پێکرد. بڕیارە ماوەی 4 ڕۆژ بەردەوام بێ و تێکەڵ بە یادی دامەزراندنی یەکێتی بکرێ. ئامانج لە دیدارەکە تاوتوێکردنی واقعی ئێستای یەکێتی و نوێکردنەوەی گوتاری سیاسی و کۆمەڵایەتی و گەشەپێدانە. سەرەتا قوبات تاڵەبانی سەرپەرشتیاری دیداری یەکێتی وتاری دەستپێکی دیدارەکەی پێشکەش کرد و گفتوگۆیەکیش لەگەڵ باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە چوو. دواتر گفتوگۆیەکی کراوە بۆ کارگێڕانی مەکتەبی سیاسی یەکێتی ڕێکخرا. ئارێس عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند ئەو دیدارە دەستپێشخەرەیەکی نایابە بۆ نوێبوونەوە و چاکسازی. ئەو دیداری یەکێتی دەستپێشخەریەکی نایابە. هەواڵانی خۆشەویست، دڵنیابن ئەو جۆرە دەستپێشخەریانە تەنیا لە یەکێتی دەوەشێنەوە. ڕاستە لە ساڵانی ڕابردوو ئێمە لە دەستپێشخەری کەوتبووین، لە داهێنان کەوتبووین، چونکە کێشەمان هەبوو، چونکە گرفتمان هەبوو. ئێستاشدا پێتان دەڵێم ئەو گرفتانە کاک قوبات زۆر بە باشە باسی کرد، ئەو گرفتانە خۆمان بەدەست دروستمان نەکرد، بۆمان دروستکران و بەڵام تێمان پەڕاندن. دواتر شاناز ئیبراهیم ئەحمەد کارگێری مەکتەبی سیاسی یەکێتی وتی هیوادارم دوای دیدار ڕەخنە و گلەیەکان و ڕاستپاردەکان کەم ببنەوە. هیوادارم کە لەمەولا ئیتر لە دوای ئەم دیدارەوە ڕەخنە و گلەیی و ڕاستپاردە و ناڕەحەتیەکانمان کەم بێتەوە و هیوای سەرکەوتن بۆ هەر هەمووتان و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان نەخوازم. هەر لەو گفتوگۆیەدا دەرباز کۆسڕەت ڕەسوول کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند پێویستە ساڵانە دیداری لەو شێوەیە بکرێ بۆ هەڵسەنگاندنی ئەدای حیزبی. زەرورە ئێمە ساڵانە دیدارێکوامان هەبێ بۆ هەڵسەنگاندنی کار و چالاکیەکانی خۆمان و ئەدای کاری حیزبی خۆمان. ئایا حیزب توانوێتی لە ماوەی ئەو ساڵێکە بەرنامەی کە دای ڕێشتووە هادەفەکانی خۆی پێچیان نەپێچێت. کاقوبات زۆر جوانی هێنا لەسەر ناوڕۆشی بەستنی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان. ئایا ئەمە حیزبی دوێنین لە خۆمان پرسین؟ نەخێر. ئەمە حیزبی دوێنێ و ئەمڕۆ بەیانینە. بۆیە دایم پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕابردوودا پێشەنگ بووە، لە دەست پێشخەر بووە، داهێنەر بووە، دایم داهێنان بکات و نوێگەری بکات لە کاری ڕێکخراوەیی. دواتر ئاسۆمامەند کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی داوای کرد پێویستە هەموو بەشداربووانی دیدار بەشداری چڕیان هەبێ بۆ ئەوەی ڕاستپاردەکان دەنگی لەسەر بدرێ و ببنە بڕیار. من داوام وایە سەردەم ئەڤاڵانی بەشداربووی دیدار بەشداری چڕوپڕی لیژانەکان بکەن بۆ ئەوی لە هەموو مەجالەکان ئەمانە ببێتە ڕاستپاردە بۆ ئەوی لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجی لەسەر بدرێەوە ببێتە بەرنامە. لە بەشێکی تری ئەو گفتوگۆیەدا فەرید ئەسەسارد سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی وتی ئەو دیدارە بەشێکە لە شۆڕکردنەوەی پرۆسەی دروستکردنی بڕیار لە ناو یەکێتیدا. ئەمە بەشێکە لە شۆڕکردنەوەی پرۆسەی دروستکردنی بڕیار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. تەنها مەکتەبی سیاسی، تەنها ئەنجومەنی سەرکردایەتی، تەنها دەستەی کارگێڕ تاکە موئەسسەسە نییە بۆ دروستکردنی بڕیار یاخود بۆ دانانی نەخشەی گەشە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. لە 12 ئادار لە دهۆک یەکەم کۆبوونەوەی فراوان بۆ کادر و ئەندامانی بادینان ڕێکخرا. دواتر لە پارێزگا و شارەکانی تر ئامادەکارەکان بۆ دیداری یەکێتی بە چڕی بەڕێوە چوو. لە چوارچێوەی ئامادەکارەکانیشدا بەشداربووان ڕووناکییان خستە سەر کەم و کورتەکان و چارەسەری کێشەکان.